هیداری پارێزگای کەرکووک بە هەماهەنگی لەگەڵ قەزای داقووق لە ئێستاە خەریکی دروستکردنی چەند پرۆژەیەکن کە لە قۆناغی تەواوبووندان. پرۆژەکان بریتین لە دروستکردنی 14 شەقام و شۆستە و ئاوەڕۆ کە جگە لە سەنتەری قەزاکە بەشێک لە کۆمەلگا و گوندەکانی دەوروبەریشی دەگرێتەوە. وەک هاوڵاتی شارستگای داخوک دەستخۆشی لە بەلەدی داخوک و ئیدارەی داخوکەکەم بۆم کارێلەکە کردیانەوە بۆم شارع و تەبڵەتکردن و ڕستکردنە، بەڵام هەنێک گەڕەکێ لە ناو شارستگای داخوکە هیوادارم ئەوانش شاکەنەوە یەکێ لەو گەڕەکینەوە بەس. زۆر سوپاسی ئیدارەی داخوکەکەم بۆ ئەم پرۆژەکانی داخوک وەکو تەبلیت و مەجاری و داواکاری لە ئیدارەی داخوکەکەین دار و ئەو تشتانە بۆ چەند منتەقەیەدا بینکەن و چەند منتەقەیەکمان هەیە بەڕاستی قەتایسە تەبلیت نەکراوە مەجاری نییە لە ناو داخوکە پێویستمان پێێتی مەشارێع کراوە لە تاوەخ تەبلیت مەجاری ڕاستە کەمە زۆر نییە زۆر هێشتا خزمەتمان پێویستە دەست بەڵام الحەمدولillah نسبەتەن باشە دەست بەڵام ڕێژەی سەوزیمان نییە لە داخوک. لایەنی پەیوەندیدار سەرباری ئەنجامدانی ئەم پرۆژانە ئاماژە بۆ ئەوەش دەکەن کە لە بەرنامەی کاریاندایە پرۆژەکان بگەێننە زۆرترین شوێنی سنووری قەزای داقووق. ئەم ساڵی لەسەر بودجەی 2019 دوو پرۆژەی گەورەمان هەبوو لە ناو شارەکە، ئەویش پێکاتبوو لە تەبلیت و شۆستە و ئاوەڕۆ. ئەو شەریکانە یەکیان شەریکەی شاوەری بوو کە ئیشەکەی ئەنجامدا 7 جادە لە خۆی دەگرێت بە بڕی 400 ملیۆن دینار. ئیشەکە تەواو بوو و ئێستاکە لە مەرحەلەی وەرگرتنتایە. ئەو کەتری شەریکەی ئازاد حەسەنە ئەوش تقریبا 7 جادەی لە خۆی گرتووە 6 جادەی لە خۆی گرتووەش بڕی پارەکەی 500 ملیۆن دینار بوو. ئەو پرۆژەی شواتەوە بووە ئێستاش ئەوش لەجێ ئیسلام ئەوێ وەریگرێت چەند کوڕێکی تیا بوو ئێستا لە چاکردنی ئەو کەم کوڕیانەتین. ساڵانێکە دانیشتوانی قەزای داقووق و دەوروبەری لە پرۆژەی خزمەتگوزاری بێبەش بوون پاشان بە هەوڵی مەڵبەندی دووی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان و نوێنەرانی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕێی فشارەکانیانەوە توانیان چەندین پرۆژە بۆ سنوورەکە جێبەجێ بکەن. محەممەد ئەڵماس، گەلی کوردستان، داقووق.